بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی بەرپرسی لە قیدەی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمانە بێ سەبارەت بە پێگیرانی کابینەی نوێ بەگشتی لایەنەکان لەسەر پێگیرانی کابینەی نوێ چیڵی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و پرسی شای سەدارەکان بڕۆ لە کۆبنەوەکەی پارتی دموکراتی کوردستان چی باس کرا سەبارەت دۆخی سووریا و پاراستنی مافی کورد و شاندێکی دەم پارتیش لێرن لەگەڵ لە سەرۆک بارزانانی بڕیارە سبەی کۆبنەوە بابزانین سبەی باسی چیە کرێ و باز لە ڕۆڵ و پێگەی سەرۆک بارزانەکەی بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. دکتۆر بەخێربەی دکتۆر سەرەتا پێم خۆشە باسی کۆبنەوەکە بکەین بەگشتی و باسی پێگیرانی کابینەی نوێ بکەین لێک نزیک بوونەوە هەیە لێک تێگەشتن هەیە لایەنەکان بەگشتی چیڵێ بەڵە خۆشبەختانە لێک نزیکنەوەی باش هەیە لە نێوانەی مەویەکەتی سەبارەت بە پێکێنانی کابینەی دەیەم خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوو چەند گەڕێکی دانوستاندن لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان بە تایبەت لەگەڵ یەکێتی بەڕێوە چوو ئەو بەس لەو لە گەڕی دانوستانەکانەوە بوو کە وەرەقەیەکی سیاسی پێشوەختە ئامادە بکرێ پێشەوەی قسە لەسەر داباشکردنی پۆستەکان بکەن ئەو وەرەقە سیاسیە لەسەر کۆمەڵێک تەوەر لێک تێگەیشتنی ئەو تۆ هاتۆتە کایەوە نێوان ئێمە و یەکێتی کە ڕەنگە لە ساڵانی ڕابردوواتە لە دەمی کابینەی نۆیەما هەندێک پرس بوون کە سەرنجی هەردوو لای لەسەر بوو هەم ئێمە هەم یەکێتی یانیش بە دیوەیەکی تر یەکێتی هەندێک بابەتی کردبوو بە بیان و بەوەی کە حکومڕانێکی تەندروست بەڕێوەنە چێوە حکومەت نەتوانێت خزمەت گوزاری وەکو پێویست پێشکەشەکە یان جۆرێک لە کۆسب دروستکە بەرامبەر کابینەی نۆیەم کە لە ڕاستیدا نەیتوانی ئەوە بکات کە کابینەیەکی بە هەموو پێوە و پێودانگێک سەرکەوتوو بە سەرۆکاتی کاک مەسعود بارزانی قۆناغی ئێستا کە قسەی لەسەر بکرێ ئەوەیە کە قسە لەسەر پۆستەکان بکرێ ئەم وەرەقە سیاسی پێویستی بۆیە کە هەردوو لە ئێمە و یەکێتی بڕیارێکی لەبارەوە بدەین بەڵام مەبدەئیەن پێم وانییە هیچ سەرنجەکە بێ لەسەری دەپڕژێنە قۆناغیەوە دەپڕژێنە سەر یەکلایکردنەوەی پۆستەکان و ئیتر ڕاگەیاندنی کابینەی دایمی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باش کاکبا سەبارەت بە کێشەکانی هەولێر و بەغدا ئەمڕۆ لە کۆبنەوەکە باس کرا و ئەگەر باس کرا چی باس کرا و تێڕوانی پارتی لەسەر ئەم کێشانە چییە؟ تێڕوانینی ئێمە لەسەر کێشەکانی نێوان ئێمە و حکوومەتی عێراق تێڕوانینێکی جێگیرە تێڕوانینەکە سەرچاوی لە دەستورەوە گرتیە دەستوری عێراقەوە تێڕوانینەکە سەرچاوی لەوە گرتووە کە ئێمە پێداگرین لەسەر ئەوەی کە مافە دەستوریەکانی گەلی کوردستانە بێت دەستەبەر بکرێەوە دەبێت حکوومەتی عێراق بەرمەبنای دەستور مامەڵەیەکی تەندروست لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی کوردستانە بکە و بە هیچ شێوەیەک ناکرێ شایستە دایرەکانی خەڵکی کوردستان و قوت و موچەی خەڵکی کوردستان بە سیاسی بکرێ و ئێمە پێداگرین لەسەرەوەی کە ئەو اتفاقیاتە سیاسی هەمان بۆ لەگەڵ حکوومەتی عێراقە چه بۆ پێکێنانی کابینەی شیع سوودانی چه بۆ هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت هەموو وەرەقە سیاسیانەی کە تەڕح کراون کە بریتین لە کۆمەڵێک داخوازی دەستوری بنەجێی خەڵکی کوردستان کە دەبێت جیان بۆ بکرێتەوە دەبێت جێبەجێ بکرێت پێداگرین لەسەر ئەو بنەما سەرچیانەی کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا چوینە نێو پرۆسەی دانوستاندن و کابینەکانی حکوومەتی عێراقمان پێگینا بە تایبەتی کابینەکەی شیعسی سوودانی کە خۆی لە تەوافق و تەوازن و شەراکەتە بێنێتەوە ئەو سێ پرەنسیپە پێشێر کراوە بەرامبەر بە هەرێمی کوردستان پێویستە حکوومەتی عێراق و سەرانی سیاسی لە عێراقا لە ڕاستیدا ئەوە تێبگەن کە هەموو جۆرە سیاسێکیان تاقی کردەوە بەرامبەر بە خەڵکی کوردستانە کە شکستیان هینە ئیتر بۆی کە پند لە ڕابردوو وەربگرن پێویستە بگەڕێنەوە بۆ سەر سێ مەبدە و لەسەر بنەمای دەستور مامەڵەیەکی تەندروست لەگەڵ خەڵکی کوردستانە بکەن. باشە دکتۆر لەسەر دۆخی سووریا و کورد لە سووریایە پارتی ئەمڕۆ چی نوێیاڵێ ینی لە ڕابردووە بینیمانە ڕۆڵی سەرۆک بارزانی قسەکانی سەرۆک بارزانی و بەگشتی پارتی چی نوێ هەیە بۆ دۆخی سووریا؟ بەدڵنیایەوە دۆخی سووریا دۆخێکی تازەیە و لێکەوتەکانی بەردەوامە و دۆخی سووریا کۆمەڵێک پێشڤچوون لە ڕووی سیاسی و لە ڕووی جیۆپۆلیتیکا و هێناتە پێشەوە و کوردیش بەگشتی چ ڕۆژ ئاوای کوردستان هەرێمی کوردستان بەدەرنیە لەم پێشڤچوونانە ئێستا دۆخی سووریا بەرەو ئەوەیە کە حکوومەتێکی ڕاگواستە کە هەیە ئەنجومەنێکی ئەوتۆ پێک بین و خەریکە دەستورێک دامەزرێن لە کۆی ئەو پرسانەی کە پەیوەستن بە حکومڕانیەت و پەیوەستن بە ئایندەی سووریا لە ڕووی دروستبوونی دەوڵەتەوە و لە ڕووی دروستبوونی دەوڵەت دەسەڵاتێکی فەرمی دانانی دەستورێکە کورد بەگشتی ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی لەکوێ ئەو هاوکێشانەدایە بەدڵنیاییەوە پێگە و مەکانەی جەنابی سەرۆک بارزانی نەکرد لەسەر ئاستی کوردستان و عێراق بەڵکو لەسەر ئاستی ئەوڕۆپا و ئەمریکاش درکیان بەوە کردووە کە کێشەی
ڕۆژ ئاوای کوردستان لەگەڵ دەسەڵاتی تازای سووریە بەبێ ڕاوێژکردن لەگەڵ جنابی سەرۆک بارزانانی هەرگیز چارەسەر نابێ و درکشیان بەوە کردووە کە دەبێ پێشنیار و بڵێن پێشبینیەکان و پێشنیارەکانی جنابی سەرۆک بارزانانی بۆ ئەوەی کە گەلی کوردستان لە ڕۆژ ئاوای کوردستان ستەمی لێ نەکرێکی تر و لە سووریایش تازە جێ بۆ بکرێتەوە بە هەند وەربگیرێ بۆ ئەوان چاویان لە پێگەی جنابی سەرۆک بارزانیە و سەردانی بەڕێز مەزلوم عەبدی بۆ لای جنابی سەرۆک بارزانانی ئەوەی دەرخست کە بە دڵنیاییەوە پێگەی جنابی سەرۆک بارزانانی و کاریگەریەکان و هەڵوێستەکانی جنابی سەرۆک بارزانانی ڕێخۆشکەرە بن هەم بۆ تەبایەکی کوردی دروست بێ لە نێو سووریەدا و هەمیش کورد بە یەک وەرەقەی سیاسی بچێتە ناو دانوستاندنەکانەوە و بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرێت لە چۆن لە سووریای ڕابردوو ستەم لە گەلی کوردستان کراوە لە ڕۆژ ئاوا بە هیچ شێوەیە ڕێگە نەدرێت ستەم لە سووریایەکی نوێ بەرامبەر بە گەلی کوردستانە بکرێت. زۆر باشە دکتۆر بێجگە لە ڕۆژاوا بۆ باکووری شاندێکی دەمپارتی لێرە بڕیارە لەگەڵ سەرۆک بارزانانی کۆ بنەوە پرۆسەیەکی یاشتیش هەیە لەوێ بێگومان ینی ڕۆڵی سەرۆک بارزانانی بۆ هەر چوار پارچەی کوردستانە بۆ باکوور پارتی چیاڵێ سیاسەتی پارتی بۆ باکوور سیاسەتی پارتیمان بەگشتی و بە تایبەتی جنابی سەرۆک بارزانانی ئەم قەیقی قوڵی هەیە لە پرسی ئاشتی و پرۆسی ئاشتی لە تورکیا خۆتان نزان کە 2013 لەسەر بانگهێشتی فەرمی وڵاتی دەسەڵاتی تورکیا جنابی سەرۆک بارزانانی بانگهێشتی تورکیا کرا لەوێ پرۆسی ئاشتی ڕاگەیاندراوە و کاتش ئەگەر قەندیل ینی لەگەڵ پرۆسەکە بۆ ئێستا پرۆسەکە بە ئامانجە گەیشتووە ئاشتێکی سەرتاسەری لە باکووری کوردستان ڕاگەیەندرا و هێزە کوردیەکانیش لەوێ داخلی پرۆسی سیاسیە بوون و خەباتێکی سیاسی مەدەنی پەرلەمانی ئەچۆ بەڕێوە لە بریەوەی کە خەباتێکی چەکداریە بێ بە دڵنیاییەوە ئێستاشی لەگەڵ بێت تورکیا و دەسەڵات لە تورکیا و ناوەندی بڕیار لە تورکیا چاوی لەوەیە کە جارێکتر سوود لە پێگەی جنابی سەرۆک بارزانانی بن حقیقەتێک ئەبێ بۆ مێژوو باسکەین کاک محەممەدەشەوەیە کە ئەو هەڕەشانەی کە لە ماوەی ڕابردوو ئەم بەڕێز ئەردۆغان و تورکیا کردیان بەرامبەر بە ڕۆژ ئاوای کوردستان ئەگەر ڕۆڵی جنابی سەرۆک بارزانانی و هاتنە سەر خەتی جنابی سەرۆک بارزانانی بۆی ڕێگری لەو هەڕەشانەکە بۆی کە ئەم هەڕەشانە نەبێ بە بڵێن هێرشێک بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان ئێستا ڕەنگە هێرشێک کرابە بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان بەڵامەوە جنابی سەرۆک بارزانانی بوو و دیبلۆماسیەتی جنابی سەرۆک بارزانانی سیاسەتی محەنەکی جنابی سەرۆک بارزانانی وای کرد کە تورکیا هێرشەکان ڕاگرێ بڕیاری هێرشنەکە بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان دەرفەتێک بڕەخسێنێ بۆی جوولەیەکی سیاسی جوولەیەکی دیبلۆماسی تێکەویش بە سەرۆکاتی جنابی سەرۆک بارزانانی بۆەوەی کە لێک تێگەیشتێکی ئەو تۆ دروست بێ و هەمیش هەم ئەم لێک تێگەیشتنە بۆ ئایندەی سووریا بێ و هەمیش ڕۆژ ئاوای کوردستان بە سەرچاوێکی حەڕەشە نەزاندرێ بۆ سەر تورکیا و بە دڵنیاییەوە ئەم لێک تێگەیشتنش لەسەر بنەمای ئەوە دروستە بێ کە دەبێت پەکەکە وەکو هێزێکی چەکدار کە هێزێکە دژی تورکیا خەباتی چەکداری خۆی لێرە و لەوێەکە دەبێت دەرفەتێک بڕەخسێنێ بۆ هێزە کوردەکانی نێو ڕۆژ ئاوای کوردستان بۆ ئەوی کە لە نێو خۆیاندا وەرەقەیەکی سیاسی بچنە دانوستاندنێکەوە و لە چوارچێوەی خەباتێکی مەدەنی سیاسی جەخت بکەنەوە لەسەر ئایندەی ڕۆژ ئاوای کوردستان لە سووریایکی تاسەدا. باشە دکتۆر ئەبینین هەولێر بۆتە ترافیکی سیاسی نێودەوڵەتی ینی وڵاتانی دراوسێ ڕۆڵ و پێگەی هەولێر هەرێمی کوردستان بە تایبەتی تا چەندە چارەسەری ئەو کێشانە کات کە ینی داخوازی نێودەوڵەتی لەسرە و ڕووی لە وڵاتانی چوار دەور کردو بە نمونە سووریا عێراق باکووری کوردستان بەگشتی ناوچەکان بە دڵنیاییەوە هەولێر تەنها پایتەختێک نییە کە پایتەختی هەرێمی کوردستان بوو هەرێمی کوردستان بوو دەکرێت بڵێن لە چوارچەوەی عێراقدا بە پایتەختی ئاشتی ناوزەت کراوە و پایتەختی ئەو کەسانەی کە ستەمیان لەیەکرێ باوەشێنن بۆ هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک بارزانانی و پارتیمان و حکومەتی هەرێمی کوردستان دەکرێت بڵێن کە هەولێر بۆتە ناوەندێکی سیاسی لەسەر ئاسی عێراق و ناوچەکە بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان لە هاوکەشە سیاسەکانە لەسەر ئاسی ناوچەکەش لە بەرچاوە گیرێ و هیچ بڕیارێک بۆچی هەر گرفتێک هەر کێشەیەک لە پارچەکانی دیکە ڕۆدا ڕاستەوە خۆ دێنەوە هەولێر لەبەرەوەی چاویان لە حکمەتەکانی جەنابی سەرۆک بارزانیە لەبەر ئەوەی لە ساڵانی ڕابردوو لە ساڵی 92 تاوەکو ئێستاشی لەگەڵ بێ سەنمێنراوە بۆ ناوەندەکانی بڕیار لە ئەنقەرا و لە تاران و لەو شوێنانە کە هەرێم فاکتەرێکی سەقامگیریە
و هەرێمی کوردستان بە هیچ شێوێک لەگەڵ شێوی نییە و هەرێمی کوردستان ڕێگەی نەداوە کە چەند هێزێکی سیاسی پەلاماری ئەم وڵاتانە بدە و دەستی وەردانی نەکردووە لە کاروباری ناوخۆی ئەم وڵاتانە و لەسەر بنەمای دراوسەتی و لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش هەوڵی داوە سیاست بکاوە تێکەڵی سیاسەتی ئەم وڵاتانە بووە و تێکەڵاویەکی سیاسی دروست کردووە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش بەدەر لەمە جگە لەمەش هەرێمی کوردستان نەبووتە سەنگەرێک لە دژی وڵاتێک یا بەرژەوەندی وڵاتێکی بووە لە دژی بەرژەوەندی وڵ هەموو وڵاتان لەسەر ئاسی ناوچەکە لەسەر ئاسی نێودەوڵەتیش بە یەک مەسافە سەیرە کرێەوە هەموو وڵاتانە بەرژەوەندیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیش بە دڵنیایی و بەرژەوەندی هەیە لەگەڵ وڵاتانە. کاک دکتۆر جیاواز لە بە پرسیارەتی سیاسیت کاتیەوە نییە ئەوەی کە لە ڕابردووە کورد دایچاندووە لە خەبات لە شۆڕش لەو هەموو شەڕە خوێناوی کردوێتی ئێستا بیچنێتەوە کاتیماڵە سەردەستی جەنابی سەرۆک بارزانی باڵایوە ئایندەیەکی طبعاً سیاست هەمووی دەرفەتە و هەچ کاتێک دۆخێک بێتە پێشەوە دەرفەتی تازە دەرەخسێنێ پێمان وایە ئەو دۆخێک هاتوتە پێشەوە لە ڕۆژهەڵاتی ناوین ئیشاءالله لە ئایندەیەکدا لە بەرژەوەندی کووردا لە سەردەستی جەنابی سەرۆک بارزانی کۆتایی پێێت. بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی بەرپرسی لە قیدەی پارتی دموکراتی کوردستان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.